آلیکار برپرسی رخصیا پارتی دموکراتی کردستان لکرکوک برئیس دیاری حسین میوانی ما باوی که زندگی که دیاری تو بخیراتی رو داوی بلا مشوی دست بکن ایرو پارتی دموکراتی کردستان لکرکوک دست به بانگشه دکه یکمین آرمان جاوش بانگشه چیه سلوگان و چیه جبو خلک کرکوکه سپاس کاکە دڵدار ئینشەڵا سەربەرز بنێوەش سپاس بۆ جەنابت و بۆ بینەران ئێمە ئەمڕۆ لەو بانگەشەیە کە دەمانەوێت بیکەین ئەوەیە کە بە کاندیدەکانی خۆمان بە خەڵکی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کەرکووک بناسێنین و تێبگەن چ کاندیدا و هەمووشمان دەزانین پارتی دموکراتی کوردستان خاوەن جەماوەری خۆیەتی و خەڵکی خۆی هەیە ومێدمان هەیە کە ئەو خەڵکەش بە جوانی تێبگەن لە بەرنامەی پارتی دموکراتی کوردستان و کاندیدەکانی ئێمە دەمانەوێت ئەو واقعا بە خەڵکی کەرکووک بڵین و کەرکووکەکانیش چاوەڕێی ئەوەن کە پارتی دموکراتی کوردستان پرۆسەی پروپاگاندەی هەڵبژاردننی خۆی دەست پێ بکە بۆ ئەوەی کەوا لە ئایندەدا بزانن کاندیدێک لە خزمەتی خەڵکی کوردستاندایە دەنگی پێ بدەن. باش کاک دیاری بەڕێز شەخەوان عەبدوڵڵا سەرۆکێ لیستە پارتیەوەیە لە کەرکووکێ دەبێژیتن ئەرمانجا پارتیەوە نەعەداڵەتیە نەهێڵی دەسازیەن لە کەرکووکێدا چ نەعەداڵەتیەک هەیە دناوبەرە پێکهاتەیاندا تێکردن بە تایبەتی لە هەمبەری کوردان دروست پارتی دموکراتی کوردستان هەمیشە پشتیوانی خەڵک بووە ئێمە کەرکووکمان ویستووە بۆ خەڵکەکەیمان ویستووە بە سەراحەت دەیڵێن بۆ خەڵک و بۆ خاکەکەی و هەمیشە قوربانیمان لە پێناویدا داوە و هەر کاتێک پێویستی بێ شۆڕشمان لە پێناودا کردووە ئێسش کە ئازادی هەیە و لە عێراقدا دەستورێک هەیە بە پێی دەستور مافەکانی گەلی کورد لە کەرکووک و ناوچە دەبڕێنەرەکانی دەرەوەی هەرێم دیاری کراون دەبێ بە پێی دەستور ئەو مافارەی خەڵکی کوردستان بگەڕێتەوە لە ڕاستیدا تەئکید ئێستا لە کەرکووک غەدرێکی گەورە لە کورد کراوە چونکە تەنها پارێزگار هەیە لە کەرکووکدا ئەگەر لێرە و لەوێ ناحەیەک هەبێ ناحەکانی دەرەوەی شارن و دوورە دەستن و هەموو بەڕێوەبەر و بەڕێوەبەرەکانی ناو شار هەموو لە دەستی برایانی تورکمان و عەرەبن. کاک دیاری کوردان لە کەرکووکێ چەند پۆستێن مستەحەقین خۆش دەستداینە خۆی بەپێی دەستوریش کە بەپێی ئەوەی کە دەستنیشان دەکرێت گەر بکرێت لە سەدا حەفتەش بێ و جارانیش کە دەگوترا 32 بە 32 بێ هیچ شتێک بۆ ئێمەداوە ژمارەیەکی زۆرمان لەو پۆستانە ئێمە لە دەستداوە بە سەراحەت بڵێن لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەرەوە بارودۆخی کەرکووک زۆر گۆڕاوە و ئێمە کورد بەگشتی و پارتی دموکراتی کوردستانیش ممکنە هیچ پۆستێکمان لێرە نەبێت لە کەرکووکدا. پۆستا هەری گرنگیاک و کوردان ji destda li Kerkûkê çi ye berê û niha nîne ئەوەی کە هەیە لێرە سەرۆکی زانکۆیە بەڕێوەبەرەکانیش پۆلیسان چەهی نەمشار بێت چ دەرەوەی شار بێ و داوایرەکانی تریش بەپێی ئەوەی کە هەیە لە نەفتی با بڵێن لە ئەوەی کە باسی دەکەن لە نەوت و شەریکەی نەوت لە باکووردا نسبەتی کورد لە سەدا ژمارەیەکی کەمە لە سەدا حەوتە ئەوەی کە باز دەکرێت هەمووی ئەو خەڵکەکانی کە هەموو لە پێکاتەکانی ترین بجگە لە کورد لە هەموو شوێنێکەوە ئێمە قەدرمان کردوێت نەگەر لە تەنها لە بەڕێوەبەرەکانە ئیرۆ پارتی سعات چەند دەست بە بانگەشەیە خوا دکە و پێشبینی دکەن vê carê çend کورسیان bi dest bixin li Kerkûkê ئێمە ئەمڕۆ سعات سێ کە با بڵێن بانگەشەی خۆمان بە کەرنەڤاڵێک دەست پێ دەکەین و چاوەڕێ دەکەین کە خەڵکێکی زۆری کەرکووک و خەڵکێکی زۆری لایەنگران و هەواڵانی ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان بەشدار بن و چاوەڕێ ئەوە دەکەین کە قەرەباڵغی و جەماوەرێکی بەو شێوەیە کۆ بێتەوە کە لە دوای بەیاننامەی 11 ئازاری ساڵی 1970 لە کەرکووکدا نەکرابێ لە ڕاستیدا ئێمە چاوەڕێی ئەوە دەکەین و چاوەڕێ ئەوەش دەکەین کە ئێمە لە کەرکووکدا بە سەراحەت دەنگمان ئومێدمان هەیە کە دەنگمان زیاد بکە و لە پاڵ دەنگ زیادکەشە حتمەن دەبێت کورسی زیاد بکەین. پێشبینی دکەن چەند دەنگا زێدەتر بکەن ji cara berê
ئێمە وای بۆی دەچین کە جاری پێشوو نزیکەی 50 شتێک دەهزارمانی ئەم جارە بگەینە نزیکەی 6 بۆ 7,000. vê carê gelek berbijêrên we jinin çi peyamek li piştîvêyekê heye? وڵا پەیامی ئێمە بۆ ئەوەیە کە لای پارتی دموکراتی کوردستان چ لە سەرکردایەتی حیزبەکە بێ، چ لە دەستگاکانی تری حیزبی بێ و چ لە حکومیش بێ، پارتی بڕوای بەو یەکسانی نێوان پیا و ئافرەت هەیە کە ئەوانیش پێویەقی خۆیانە کە ئەوەی کە پێیان دەکرێ و کوونەڵێک ئەسپی خۆیان تاو بدەن بۆ ئەوەی کەوان لەناو خەڵکدا بناسرێن و بە پێی پرۆهینی شارەزایی خۆیان بتوان کار بکەن و بتوان بنە پەرلەمانتار، لەوێشەوە ئەوانیش دیفاع لە ئافرەتان و لە ژنانی هەموو عێراق و کوردستان بە تایبەتی بکەن و کەرکووکیش بە تایبەتی تر و لەوێ باس لە پرۆسەی کەرکووک و ئیدارەی کەرکووک و دەسەڵاتی کەرکووک و مافەکانی خەڵکی کەرکووک دیفاعیان لێ بکەن و پارێزگاریان لێ بکەن بۆەوەیکەوە دەستکەوت بەدەست بێنن. Piştî ku Partî Demokratîk Kurdistan pêgehên xwe cardin vegerandine Kerkûkê û dest bi çalakiyan kir ta çend cemawarê we vegeriyaye Kerkûkê. پێشەوەی ئێمە بینەوە خەڵکی کەرکووک دەیانگوت کەی کورد دەگەڕێتەوە، بە سەراحەت بیڵێن خەڵکی کەرکووک دەیانگوت کەی کورد دەگەڕێتەوە، نەیانگوت دەگوت کەی پارتی دەگەڕێتەوە. یعنی خەڵکەکە وایان دەبینی کە کورد گەڕانەوەی پارتی گەڕانەوەی کوردە بۆ کەرکووک، لە واقعیشدا وایە، ئێمەش دەڵێن وایە کە کورد دەگەڕێتەوە کەرکووک، کوردیش گەڕاوەتەوە کەرکووک، ئێمە لێرەین و لەگەڵ خەڵکی خۆمانین، لەگەڵ ئێشوازاری خەڵکی خۆمانین و خەڵکی خۆشمان ئاگادارەکەینەوە لەوەی کە هەیە و لەو بەرنمەیەش کە پارتی هەیەی پێیان ڕدەگەین کە پارتی هەمیشە ویستێتی خزمەتی خەڵکی کوردستان و بەگشتی و خەڵکی کەرکووک بە تایبەتی بکە و پێشتریش ئەوەی کە دەسەڵاتمان هەبوو بێ لە کەرکووکدا خزمەتی ئەم شارەمان کردووە، خەڵکی ئەم شارە لە بەرنامە و کاری پارتی تێگەشتون و دەزانن پارتی چی کردووە و لە شەڕی داعیشدا هەمومان دەزانین کە چ جەناوی سەرۆک بەرزانی بێت، چ پێشمەرگە بێت، سەرکردایەتی ئێمە بێ پارتی دموکراتی کوردستان لە سنوورەکە دەورێکی بەرچاویان هەبووە و هەمیشە قسمیان قەڵغان بووە بۆ ئەوەیکەوە پارێزگاری لەم شارە بکەن کە شارەکانی تری سوننەی عێراقی بە مووسڵ و تکریت و ڕوومادیەوە کەوتە ژێر دەسەڵاتی داعش، بەڵام ئێمە پێشمەگەرمان هێشتا و شارە خۆشەویستە بکەوێتە ژێر دەستی داعش و وێران کرد. Gelek spas berez diyarê Hüseyn, alîkarê berpirsê rexsiya Partî Demokratîk Kurdistan li Kerkûkê tu bûyî mêvanê Rûdawê.